بەڕێبەرایەتی پۆلیس سۆران دەستگیرکردنی باندێکی 6 کەسی لەلایەن نووسینگەی نهێشتنی تاوانی دیانە ڕادەگەێنێت. دوای ئەوەی چەندین سکاڵە لە لای خەڵکەوە تۆمارکران لەسەر دزینی کەلوپەلی ناوماڵیان چەک و ئەو شتانی کە ئێستا لە کامرەکانتان دەردەسی دەستی بەسەرداگیراوە لەلایەن نووسینگەی نهێشتنی تاوانی دیانە، برای بەڕێزمان ڕاید محەممەد لەگەڵ کارمەندەکانی هەوڵ و مادیبوونێکی زۆریاندا توانیان لە کورتترین ماوە ئەو کەسانە بدۆزنەوە کار ساون بە ئەنجامدانی ئەم دزیانە و ئەو کەسانی دەستگیر کراون پێک هاتوون لە 6 کەس و ئەو 6 کەسانەدانیان ناوە بە تاوانەکانیان چەندین دزی زۆرە و زۆریان ئەنجامداوە. ئەو شتانی کە بریتیان چەک و موبایل و ئەو شتانی کە لە ماڵان دەستیان کەوتووە دزیان تەقسیریان پێ نەکردووە، هەموو کەلوپەلەکانیان دزیوە. خۆشبەختانە لەلایەن نووسینگەی نهێشتنی تاوانی دیانە دەستیان دەستگیر کراون ڕوبەڕووی یاسا کراونەتەوە. ئەو باندی کەوتم 6 کەسن هەمویان خەڵکی سۆرانن و هۆکاری یەکتر ناسینیان کافتریاکان بوونە و ئەو شوێنانی کە زیاتر یەکتریان دیتووە تعافیان لەگەر یەکتر کردووە، یەکتریان ناسیوە و پلان و بەرنامەیان داناوە بۆ ئەو دزیانە ئەنجام بدەن. تەوانیان لە نێوان 18 ساڵ بۆ 25 ساڵ دەبێت. هۆکار دزیکردنەکەیان ئەوە بووە بگەن بە شتێک داهاتێک بۆ خوان کۆ بکەن و شەوانە لە کافتریاکان کاتی پێوەسەر بن.